خۆشەویستان یەکەم گفتوگوی ئەمڕۆمان لەگەڵ میوانەکانمان دەست پێکەین گفتوگۆکین لەبارەی ئەوەی کایمە چۆن کەڵک لە سوشەل میدیا وەربگرین بۆ بزنسەکانمان بۆ بازرگانیمان بۆ کارەکانی ڕۆژانەمان ئەگەر کارێکەکەین چۆن وا بکەین کەڵک لە سوشەل میدیا وەربگرین بۆی کە پەرە بەکارەکەمان بین و ئەوەی کە هەمانە بیگەێنین بە خەڵکانی تر بیگەێنین بەو کەسانەی کە دەتوانن بازرگانێکەمان فراوان بکەن گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز کاکشکار ڕەزا شارەزا لەبارەی دیجیتال مارکتینگ کاکشکار بەیانی باش بە خێراتی سەرساو زۆر بەخێر بی سوشیال میدیا چۆن دەتوانێت ڕۆڵیە بێ لە بەرەو پێشبردننی بازرگانەکانمانە سوشیال میدیا خۆ دەزانێت سایشێکە لەو ئەمڕازانەی کە هەموو تاکێکی کۆمەلگا بەکارێنێ ینی لە دواییندا تا ئێستا 4.72 میلیارد کەس لەسەر گۆی زەوی کاگاتە لە سایە 60 هەمی سوشیال میدیا بەکارێنێ هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو ڕێژەیە لە هەرێمی کوردستانێ بە نمونە باسکەین و لەسەر ئاسی عێراق ئێستا یەکێکە لەو ئامڕازانی کە ئەتوانێت ئەو کەسانی کە بزنسێکی بچووکیانەیە کۆمپانیا گەورەکان کەسێکی سیاسی کەسێکی پابلی فیگەر ناسرا و کە بتوانێت خۆی بناسێنێ بزنسێکی بچووکیە گەورەی هەبێ ئەتوانێت لە زەمانێکی کەمە لەو مەودایی کە خۆی بیەوێ بۆ تارگەتی کە خۆی مەبەستێتی بتوانێت تەرویج سپۆنسەریکردن ئەلان بۆ ئەو کاڵای ئەو بەرهەمەی خۆی بکە لە هەرێمی کوردستان ئێستا بە ڕێژێکی یەجگار زۆر چۆتە پێشەوانی ینی ئەگە تۆ دیقەت بی لە سوشیال میدیا خۆزان ئێمە زۆربەی کاتەکانمان ڕۆژانە موبایلمان بەدەستەوە خەریکی سوشیال میدیای دایان ڕیکلامی کاڵایەتە بەرچاومان دایان بۆ نەهەلی کارە خزمەت گوزاری ترەکە ئێستا باوە لە سوشیال میدیا بۆیە ئێستا جاری جارە تەنها کۆمپانیا گەورەکان بۆیان هەبوو لەبەرەوەی بودجەیەکی گەورەی پێویستی بۆی بتوانێت کەمپینێکی ڕیکلامێ بکە یاخود هەر بابەتێکی تر بکە ئێستا نەخێت کەسێک کە بزنسێکی دەتوانێت بە $50 بە $20 بە $100 تەرویجی خۆی بکە ڕیکلام بۆ کاڵای کە خۆی بکە بەڵام لێرە شات خۆتەزانی هەموو بابەتێک کە تۆ لەبەرەوەی سانسۆری لەسەر نیێشتەکان فریە تەنها کۆمەڵی بابەتەیە حەزری لەسەر لە سوشیال میدیا کە بۆ نییە تۆ ڕیکلامی لەسەرکەی با ئەوەی کە لە خوار 18 ساڵەوەی یاخود هەر بابەتێکی تر کە زەرەرە بۆ مجتەمع ما باقیتر هەموو کەسێک دەتوانێت بیکە بۆیە لە ئێستا لە هەرێمی کوردستانە یەجگار ینی هەموو شوێنەکان پەنایان بردوێتە بە سوشیال میدیا کە توانە بەسەر چاوەیەکی ساختکردنەوەی کاڵاکانیان ئەتوانی بڵین بۆ بە چەناڵێکی فەرمیە کە ئەوان دەتوانێت هەموو ڕۆژێک بابەتی خۆی پۆستی خۆی ستۆری خۆی جوابانەی کۆمێت و نامەت چەندی خزمەت گوزاری تر بخاتە گەڕ بووی بتوانێت لە زەمانێکی مەحدودا بگا بۆ ئامانجی کە خۆیەوێ زۆر باشە دەرفەت ناڕەخسێنێ بۆی کە زۆرێک لە تێکەڵی هەبێت جۆرێک لە ینی بابەتی ساختە ساغ بکرێتەوە لە ڕێگەی سوشیال میدیاوە ینی درۆ لە نمایشی بابەتەکان نابکرێت بەتەشیت ئەتوانی بڵی لە سایە هەفتای لە سای هەشتای ئەو ڕێژەیە ینی کەسێکەیە بۆنم شوێنێکی نییە یەک لە ماڵەوانێ پێی جێگەکاتەوە بە نای ئۆنلاینەوە لەژێر هەر ناونیشانێکا بێ کۆمەڵە کاڵای ساختەی هێناوە خۆزان هەمی فیکە ینی گرنگەوە ساغی بکاتەوانی یەت دیزاینێکی بۆکە پۆستێکی بۆ بڵاوەکاتەوە بە $20 بە $50 سپۆنسەرێکی بۆکە 10 ڕۆژ بێ 15 ڕۆژ بێ مانگی بێ ئەمە بە بەردەوامێ بێ کاڵاکەی ساغکاتەوە لە دوایەوە هیچ بۆ تۆ کاڵایە تاقیەکەی توانێت سێ و کاڵای لەوانە زەرر پێ بگەێنێت دوایەوە تۆ هیچ سەرچاوێک نییە پەنای بۆ بێ پیجەکە داخات و چۆ شوێنومەکانی و کەسە نازانیت و تەنها لە ڕێگەی پیجەکەوانی تۆ بۆ ڕقداوی ڕقم تەلەفۆنی لە تۆ کتۆ پەیوەندی پێوەکات و ئیتصالی پێوەکات و کاڵەکە گەێنە بەدەستە ئەمە لەم لایەنە ئەم لایەنە خراپەکەیەتی کە ئێستا بۆ نمونە زۆرێکی زۆر ینی بەڕێژێکی زۆر ئەم حاڵەتە بڵاو بەتوانە بەڵام تۆ شوێنێکی فەرمی بێ لە مۆڵێکی ڕسمیابی شۆڕومێکی مەزبوطی هەبێ کاڵەکانی ئەگەر فێکی دەرەجەیەکیش بێ هەرگرنتی بەوەیە ئەگەر ڕۆژ لە ڕۆژان تۆ کاڵایە بکڕی تۆ توانی سەردانی بکەیتەوە گلەی لێ بکەیتەوە پارەکەی خۆ دۆگیت یا هەر بابەتێکی تر بۆیە لێرە ئەبێ ئێمە بزانین تعامل لەگەڵ چیاکەین ینی تۆ شەرنی هەموو پیجەکە ڕیکلام بۆ کاڵایەکە تۆ باوەڕی پێ بکەیت ینی ئێستا بۆ دەیان شەریکاتێ لە بەخا خەڵک لێرەوە ئۆردەرەکە بەعکسەوە بە هەمان شێوە هەیە لە دەری وڵاتەوە ئۆردەرەکە یعنی ئەمانە بێت تۆ بزانی تعامل لەگەڵ چیاکەی بۆیە سوشیال میدیا
بۆگۆی باسمان کرد لایانی خراپی هەیە و باشی هەیە لە تەسویقا ئەما بکەوێتە سەر تەوعەی خودی تاکی خۆمان کە ئێمە تا چەنە باوەڕکەین بەو کاڵانە ینی جاروێت تۆ کاڵایەکی پێپشانەیە ڤیددیوەک بڵاوکاتە سێتکی بۆ نونە بابەتی تەجمیلە بابەتی کۆزمەتیکە کە ئێستا زۆربەی خۆزان ساختکردنی بابەتانە بابەتی کۆزمەتیکە سێرەکەی لە ڤیددیۆکان نوعێکە کە تۆی کڕی سێرەکی و بابەتە نییە باشە من چۆن بزانم کەوایە بۆیە ئەکرێوا باشترێک کە تۆ ڕاستە سوۆشال میدیا زەمانێک ینی تۆ لە بەنامەیە دەتوانی کاڵاکە بۆ بێنتە بەردەم ماڵەوانێ ئەمە هەم کاتت بۆ گەڕێتەوە هەم تێچوی هاتوچۆ کۆمەڵە بابەتی ترە و لاوانێ بە هەرزانتریش دەست بکە بەڵام ئەکرێت لە سەرچاوەیەکی باوەڕپێکراوە تۆ تەعامل لەگەڵ خودی ئەو شوێناکە بۆی تۆ کاڵایە دەستکەوێت ئەو متمانەیە بەچی دروستە بێ ئەو متمانێت کە باسمان کرد متمانە بەوەی کە تۆ بۆ نمونە گریمان شوێنێکم هەیە شوێنێکی ڕسمی هەبێ باشە کاڵاکان خۆ دەزانانی ئێستا هەموو کاڵایك هە لە گوگڵە یاخود کۆمەڵ ئەپلیکیشنی ئەتوانی تۆ سێرچی بۆ بکەیت کەم کاڵایە ئایا فیکە یاخود فیکی دەرەجەیەک یاخود 4 5 یاخود هەر تیجاری دروست کراوە وا باشترێکە تۆ تەعامل لەگەڵ سەرچاوەیەکی باوەڕ پێکراوە بکەیت شەرنی هەموو پەیجێک تەرویچکە متمانی پێ بکەیت ڕازگۆ بێ لەوەی کە تۆ کاڵاکەی ساغ بێ دایان حاڵەتی وامان هەبوو خەڵکە بۆ نمونە شتی کڕیوە ینی بۆ نمونە بابەتی دەم و چاو سپیکردنەوە یا خوشتێ بۆ کە کڕێتی سێرەکە بە عکسەوە دەرچەوە لا خۆی سپیکاتەوە ڕەشی کردووە وەختە هەندێک هاوڵاتی دایانێن پانتۆڵێکی وەردەرکردو دوای شۆرتێک دەر بەڵێ ینی هزار حاڵەتی وا هەبوو بۆی وا باشترێکە کە تۆ تەعامل لەگەڵ کەسێک هاکەی شوێنەکە معروف بێ پێم باش ئەدرێسێکی مەزبوطی هەبێ ڕقم تەلەفۆنێکی مەزبوطی هەبێ ئەزمموی پێشتری هەبێ نەلو ئەدرێسێکی هەبێ بۆی دوڕۆژ کە تۆ بە پەیوەندیکەی تۆ بۆ ئەدرێسە یاخۆ دەگە بتوانانی ئۆنلاینیش بێ وا باشترێکە لە ڕێگەی شەریکەیەکی نەقلی باوەڕپێکراوە کاڵەکە بگا بەت نەخۆی بگێنێ سەدایان شەریکی ڕسمیمان هەیە ئی نەقڵە گواستنەوەی ئەمانە باوەڕپێکراون ئەمانە متمانە دروستەکە بۆی کە تۆ پەلەن نەکەی لەو شتەوە هەتا هەروەها بۆی پارەکەش بە هەدەر نەڕوایان تۆ کاڵایەکەکڕی دیمان 50 دلار 100 دلاری پێکە زانی وەکو خۆی نیە دوای تۆ چۆن بۆیە گەڕین تۆلانە دوو تەکلیفە بگات لەسەر باشە لە هەرێمی کوردستان توانراوە کەڵک لە سوۆشال میدیا وەربگیرێت وڵاتانی تر چۆن مامەڵی لەگەڵاکەن هەر وڵاتە و بەپێی تەسەڕوفات و تەبیعەت و جەوی مجتەمەعی ئەو وڵاتە گونجێ ئێمە لە هەرێمی کوردستان باسکەین بە تایبەتی کەڵکێکی زۆری بینی ئەمە بە حکمی لە مەجالەکان و ڕۆژانە تەعاملمان لەگەڵەوانێ زۆر هەموو شەریکاتەکان بە گەورەوە تا بچوو گێسا هەمووی چەناڵێکی فەرمی خۆی هەیە تەرویج بۆ بابەتانەی خۆیەکە و 100% سوودی لێبینیوە ینی بەڵام لێسا حاڵەتەکان جیاوازیە لەگە 5 ساڵ لەمەوبەرە 5 ساڵ لەمە بە پۆستێکە بڵاو کردوانێ پێویستی بە سپۆنسەری نەبوو خۆی ئۆتۆماتیکەن بڵاوانێ بەڵام ئێستا پێویستی بە سپۆنسەریکردنە بۆی زیاتر بڵاویتەوە بۆ لەبەرەوەی منافسەکان زۆر بووە ینی جاری جاران تۆ لە تایملاینی سوۆشال میدیاکەی خۆتا سێر دەکەیت پۆستێک دوو پۆستە بینی سپۆنسەری ئێستا هەر هەمی سپۆنسەریە بۆ منافەسەکان زۆر بوو تەنانەت تارگێتی خوتی سوۆشال میدیا کە تۆ باسکە ئێستا لە هەرێمی کوردستانە بزات کە ئێستا فەیسبوک بە دەرەجەیەکەم ئینستاگرام زیاتر بۆ بابەتی خانمان و کۆزمەتیکە تیکتۆک ئێستا هاتۆتە ناو ڕکابەرێتەکەەوە جاری جاران لە فەیسبوکە 20 دلار لایە 5 ساڵ لەم بە نزگەی 200,000 کەسەی بینی ئێستا بە 100 دلار بە 200 دلاریش ناگاتەوە ڕێژێ بەڵام ئێستا لە تیکتۆکە هاتە بە 20 دلار 200,000 کەسێ بین بۆ لەبەر ئێویش بکاتە منافسەکەەوە یعنی لە هەرێمی کوردستان بەڵێ ئێستا هەموو لایەنەکان پەنایان بردوتە بە سوۆشال میدیا بۆی بتوانن بە ڕێگەیەکی ڕاست بە ڕێگەیەکی دروست تەرویج بۆ کاڵەکانیان بکەن هەندێک شەریکات هەیە سەوای لێ هاتووە کارمەندی سوۆشال میدیا دامەزێت لە ناو مؤسسەکە شەریکاتەکان چۆن جاران بەشێکە بوو بەناوی HR ژمێریاری و ئێستا زۆربەی شەریکاتەکان کارمەندێک دانێن بەناوی کارمەندی سوۆشال میدیا بۆ تەنها بۆ بەڕێوەبردننی چەناڵەکانی خۆی ئەو شوێنانشکەینەی بێ بۆ نونە هەندێک کۆمپانیا هەیە بۆنەوە وەکو ئێمەکە لەم بوارە ئیژەکە پەنا بەنەبەر ئێمە مەکای دیزانیان بۆکەین یاخود بەڕێوەبردن مانجی شتەکان بۆکەین بۆی بتوانن بە شێوازێکی پرۆفیشناڵ تەسویقی کارەکانی خۆیان بکەن باشە کۆمپانیا بەڕێوەی بەرێ باشتریان کۆمپانیاکە خۆی کارمەندێکی هەبێ بەڕای ئێمە لە بەروی خۆمان لە مەجاالەکان وە لەبەر خۆتان لەبەر خۆمان بەتایکی تۆ سێرکە ئەگە کارمەندێک عادەتەن ئەو کارمەندی کە لە ناو کۆمپانیاکەیە کارەکە پێویستە گرافیک دیزاینەر بێ گرافیک دیزاینەر شەر نییە گرافیک دیزاینەر مۆشن گرافیک بزانە شەر نییە مۆنتاژ بزانێ وێنەگر نییە دەرچێت کاڵاکان بێت بۆیە باشتر واگە کۆمپانیای بی کە کۆمپانیایك بە 6 کەس ئیشی یەک کارمەندی بۆکەوە لە هەمان کاتە لەوانەیە کەمتر لە موچەی کارمەندەکەش بۆی جێبەجێ بکە و خۆ دەزانین سوۆشال میدیا ئێستا بۆ بە کریتیڤ ینی هەمی ئایدیایە ینی تۆ بێ هەمیشە ئایدیای تازە هەبێ ئێستیجابەت هەبێ ڕۆژانە چی پێویستە تۆ بەس بە پۆز نییە ڕۆژانە تۆ ستۆری پێویستە ڕۆژانە تۆ ڕیلی پێویستە کە هەبێ هەفتانەیەک دوو ڕیلی هەبێ ڕیلەکان خۆ دەزانی ئێستا کۆمەڵە میوزیکی ترێنتەیە
اعتیماد خەیتە سەر میوزیکە ترێندەکان بۆی تۆ بتوانانی بچیتە ناو مەیدانەکە و بۆی منافەسە بکەیت بابەتی مۆشن گرافیک تێ خۆتان لە میدیان و ئەزان و وردەکارەکان چۆنە بابەتی بۆ نمونە تەسویری تێ بابەت ئێستا هەندێکشت هەیە هەندێک کاڵات تێ پێویستە ئەمە شیکاری بکرێتەوانێ کۆمپانیەکە نابێتە بارمتە بۆ نمونە پەیج ئەکاونتەکانی لە لای ئێوە با بڵین ئێوە یان کۆمپانیەکانی تر هەر جێگەیەکی تر هەموو کارێکە تۆیەکەی گرێبەستە لە بینە ئەم کاتێک کە ئەو پەیجانە تەسلیمی منەکەم یا هەندێک شوێنە ئێمە خۆمان بۆی دروستەکەین مڵکی من نییە مڵکی ئەوە کۆمپانیا 2 ساڵە 3 ساڵ 4 ساڵە ئیشەکانی لای منە بۆ نمونە دواوە کاڵێ بۆ نوێ ئیوەسێنم بارودۆخێکیە گرنگە من هەمی تەسلیم کەمەوە گرێبەستەیە لە بینمانە جاری وایە متمانەکە ئەوە نزیک بۆ تۆ پێویستیش بە گرێبەست ناکە بەڵام کەم لەو حاڵەتانە ڕوویاوە زۆر کەم ینی هەندێک شەریکاتەیە ڕاستە لەوانەیە حەقێکی مادی لابێ بڵێ من دەزەگرم بەسەر ئەکاونتەکانتانە بەڵام ئێمە دامێت تعامل لەگەڵ خودی گرێبەستاکەین و هەر لایەنێکیش بۆ نمونە داوای ئەکاونتی کاتۆ مڵکی خۆیەتی چکە ناوی خۆی لەسەرە من دوایی چی لێ بکەم یانی هیچ ئیسفادێکی لێ باشە کاکشار زۆر زەگلەی لەواکتم کۆمپانیانە کە ئەم کاراناکەن ژمارە گەنج ڕاستپێرن بە ناوی دۆزینەوەی هەلی کارەوە ینی کوڕکسی گەنج و جوانی ئەم وڵاتە دەرچووی زانکۆ پەیمانگاکانن بەڵام پارێکی زۆر کەمیانە دەنێ نێرن بۆی کە ئۆفەریان بۆ وەرگن لە کۆمپانیەکان لە سەرمایهدارەکان لە شوێنە بازرگانیەکان بەڵام پارێکی زۆر کەمیانە دەنێ لە بەرامبەرە هەموو خازانجەکە بۆ خۆیان نەڵەگرن تا چەندە جۆرێک لە ڕەچاوکردنی دۆخی و گەنجانش کە لەوێ کار دەکەن شتی وا هەیە ڕەچاوی دۆخی ژیانیان بکرێت لای ئێمە شتیوان نییە بەڵام ئێمە ئەزمونێکی زۆرمان بەگشتی باسەکەین ئێمە بەگشتی باسەکەین کارمەند لە ئەو کەسەی کە تەرویجەکە بۆ خودی کۆمپانیاکە بۆی گرێبەست بێنێتەوەانە بۆ ناو کۆمپانیاکە کارمەندی مارکتینی پێڵن جەنابەت باشە زانی کارمەندی مارکتین چۆن دکتۆرت هەیە کلاسی ABC تەیە کارمەندی مارکتینیش ABC تەیە کارمەندەکان بە پێی ئەزمموی خوان لە شەریکاتە خۆت باشە زانی کە موچەی کارمەند بە پێی ئەزمموی کارمەندەکە ئەدرێت کارمەندێک سەرەتایی هەبێ بۆ نۆگەت لاوانە 400 هزاری بێ بەڵام کارمەندێک کە ئەزمموی هەبێت لەسەر و میلیۆنە وەرگین نزیکی میلیۆنێک وەرەگرێت و زیاتری وەرەگرێت ئەکەوێتەوە سەر خودی تەعامل و سیاسەتی ئەو شەریکێ تا چەنە یەد ئەم جۆرە کەسانە بەکارێنە بۆی استغلالی خۆیکە بەڕاستی شتێکی باش نییە وەگەربیکە بەڵام ئەکرێ خەڵکی خۆمان گەنجی خۆمان ئێستا زۆر وایە ئەکرێ کاتێک کە بڕیارە دامەزرێت لە کۆمپانیاک ئەکرێت دراسی و کۆمپانیا بکەم کۆمپانیا CV چیە چۆنە تەعاملیان چۆنە قووەتیان چۆنە ئەزممویان چۆنە ئەو کاتە بڕیار لەسەرەوە بۆی لەم نەکەوێت ئەم حاڵەتەوانێ بۆی مافەکانی نەخورێ بۆی دوو ڕۆژیکە کێشێک دروست نەکا بڵێ دوای تۆ هیچ بۆ من نەکرد باشە کاکشکار لە ڕیکلامەکانە پێوەری ئەخلاقی ڕەچاوەکرێ یانەوەی کە گرنگەوەی پەیامەکە بگای ترکیان پەیاماگەینێ کێ ئەم ڕیکلامەکە ئایا خانمە مۆدلێکە هەر کەسێکە ینی بەبێ ڕەچاوکردنی دۆخی کۆمەڵگەکەت باروی کۆمەڵایەتی کۆمەڵگەکەت گرنگەوەی پەیامەکە بە زۆرترین کەس بگە بەداخەوە لە ئێستا نەخێ گرنگەوەیە بۆ نمونە کەسێکی ناسراوێنێ لەگەڵ ڕێزمە ینی بۆی تۆ باسی کاڵایەکە خانمێ گەێنێ بۆی خانمەکە عڕزکە بۆی کاڵاکەی بۆ ساغ بێتەوانێ هەندێک بابەت هەیە بۆی سەرنجی کڕیار ڕابکێشیەت کۆمەڵە شتێکە پێڵەن ئیتیکی ڕۆژنامەوانی ئیتیکی ڕاگەاندن ئیتیکی ڕیکلام هیچی جێبەجێ ناکات تەنها ئەو مەبەستێتی لە زەمەنێکی مەحدودام کاڵای خۆی ساکاتەوانێ بۆیە لە ئێستا هیچ سانسۆرێک نییە هیچ فیلتەرێک نییە بۆی کە تۆ بێ بۆ نمونە کاڵایەک بڵاوکەیت تۆ تەنها خودی فەیسبوک ئێستا فیلتەرێکە بۆ تۆ شتێک بڵاوکەیت تۆ خوارد 18 ساڵە شتێک تیاتی تحویزی جنسە شتێک تیاتی هاندانی کوشتنە ئەمە خۆی فەیسبوک خۆی ئۆتۆماتیکیان ریپۆرتت لە بلۆکیەکە ئەو پۆستەڵە بۆت نییە تەنها هیچ شتێکی تر نییە بۆیە ئێستا هەموو شوێنەکان بۆ نمونە ناڵین هەمووی ئەتوانی بڵین هەندێکی کە تەنها مەبەستی ساختنەوەی کاڵاکایەتی تر ئەو ئەگەر لەسەر شتێک بڵاو کاتەوە دژی مشتەما بێ جدی ئەخلاق بێ دژی هەر بابەتێکی تێبی جۆبۆنە ئەو گرنگی و بابەتەکەی خۆی بڵاو کاتەوانێ باشە دیاردێکی تر هەبوو لە نێو ڕکلامەکانە بە تایبەت گۆرانی ڕەسەنە کوردیەکان ئەکرا بە ڕیکلامی شەکر و برنج و ڕۆن و شوێنی نیشتە جێبوون و نازانم بابەتانە کەزێ بتوانێت لەسەرمە بێتە جواب ینی ئەمە فەرەنگی ئەم وڵاتەیە ئەمە کللتوری ئەم وڵاتەیە هوەری ئەم وڵاتەیە ینی تۆ بەکارێنی لە پێناوی ڕکلامکردن بۆ بابەتێکا کە هیچ ڕەبتێکی بەو بابەتەوە نییە ڕاستە
ئەو بابەتە خۆ دەزانانی ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیر و لاوانیانی ئەوان نەبێ سەرپەرشتی و بابەتەکە خۆی لە ئەسڵا کاتێک کە تۆ ڕیکلامی واتی TVCەک بەرهەمێنی ئەکرێم TVCە چۆن کریتیڤ ئایدیایکی هەیە ئەی تازیە جێبەجێکی کاتە بێ میوزیکێکی تایبەتی خۆی هەبێ بەڵام بەداخەوە لای ئێمە دەری جەناب تەڵێیانیت میوزیکێکی ڕەسەنی کوردی ئێنێ بۆ ڕیکلامێکی برنج بێ ڕۆنێک بێ بۆی بیسەلمێنە کامڕۆنە کوردیە بیسەلمێنە برنجە ئۆرجیناڵەیەت بەکاری ئێنێ بۆی جەزبی تۆ ڕابکێشە ئێستا هەموو گۆرانیە فۆلۆکلۆ کوردیەکانی ڕابردوو لە گوێی هەمومان ئەزرێنێتەوە بۆ لە بەرەوەی ئێمە ئینسیجاممان کردۆ لەگەڵ ئەم گۆرانیە ینی هەموو کاتێک تۆ جۆ لێبێ کۆمەڵی یادگاری کۆمەڵشتی جوانی سلەیمانیە هەر بابەتی تری کوردی بیرەکەێتەوە ئەم بۆیە بەکارێنێ بۆی جەزبی تۆ ڕابکێشە عەتفی تۆ ڕابکێشە کە بڵێ بەتەئکید ئەمە ئۆرجینال بەڵام خۆی لە ئەسڵا هەڵەیە ئەمە چونکە کە تۆ ڕیکلامێک بەرهەمێنی ئەبێ هەموو شتێکی خۆی جیاواز بێ بێ میوزیکی جیاواز بێ ئایدیای جیاواز بێ کۆنتێنتی جیاواز بێ شخصیاتەکانی جیاواز بێ بەڵام بەداخۆ تاکو ئێستا کۆنتترۆڵی ئەو بابەتانە نەکرا و مستەمڕیشە بەرداوامەیانی سپاس دەکەم کاکشکار سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس بۆ